لە یەکەمین پێشانگای کتێبی کوردی لە شاری هەولێرەوە لەگەڵتانین پێشانگای ئەم کتێبی ئەم جارە یعنی بڵین یەکەمی پێشانگا بە ناونیشانی بە کوردی نووسین بە کوردی هزرین لە شاری هەولێر کراوەتەوە کۆمەڵێک ناونیشانی جوانی کتێبی کوردی لە خۆی گرتووە لە پەراوێزی ئەم پێشانگایەدا پێمان خۆش بوو کە گفتگۆیەکی تایبەت بکەین سەبارەت بە لایەنە گرنگەکانی پێشانگاکە کەسایەتێکی خۆشەویست و ناوداری شاری هەولێر بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵم لەگەڵ جەنابیان گفتگۆی کۆمەڵێک بابەتی گرنگ دەکەم دکتۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس دکتۆر پێشانگای کراوەتەوە بۆ کتێبی کوردی بەڵێ ناونیشانی جوانی کتێبی کوردی لە نووسەر و نخبە و دەستە بژێر و ڕووناکبری کورد لەم پێشانگایەدا هەیە و جەنابیشت شوێنێکی تایبەتت بە خۆت هەیە وەکو دکتۆر فەرهاد پیرباڵ بەرهەمەکانی خۆت لەوەیە یەکەم جارەوە باشە ئەمە چۆن دەبینی و پێت وایە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە نووسەر و خوێنەری و هاوکات ئەدیبی کورد بدرێت دروشمی پیشانگایەکەم پێ جوانە بە کوردی نووسین بە کوردی هزرین بەڵێ بەس دەبا بنووسێ بە کوردی کارکردنیش چونکە کارێکیان کردیە کە ئەویش کوردیە یعنی ئەمە ڕەخنەیەک نییە لێیان دەگرم بەڵکو بەرزکردنەوەی کارێکە کە یانی شانداری کارێکیانە کە کارێکی باشە کردویانە ئەویش چییە بزانە هەتا ئێستا تازە لەو دوو پرسییم ئەو کەسەی ئێرەی دیزاین کردێ و دامەزراندووە باشە وتم تۆ ئەو هونەرە لە کوێ فێر بووی گوتی من ئەو هونەرە لە چەند لەبنانیەک فێر بووم ئەها ئەو بینایە ئەو بیناسازیە کورد پسپۆڕی تێدا نییە پسپۆڕی کورد بەس لەوەیە خشتی بینە و چەکوچی لێدەوە بەس ئەو شتانە دەزانێت بیناسازی بە دیزاینێکی جوانی مۆدرنەوە وەک چۆن لێرە دەبینن ئەمە بۆ یەکەمین جار لە 2010 ئەو ناوە 15 و تورک هێنایان لەبنانی هێنایان کورد نەیدەزانی ئێستا دەزانی کوردێک ئێرەی بیناسازی کردووە ئەو پیشانگایە لەکوێ فێر بووە لە لەبنانیەک کە پێشتر ئەو ئیشەی کردیا لێرە لەبارەی ناوەڕۆکی پیشانگاکە زۆر باشە شێ ئیشەکەی دروست کردیە مدیریتی کوردێکە نەک عەرەبێک ئەنجا ئەم ئیشکردنە کورد لە پێناو ئەوەی کورد قازانج بکە گوڵە باخان من ئەمەم زۆر باشە دکتۆر باشە بیرۆکەکەشی تۆ بۆ وانە تۆ چۆن هاوڕێیەکەت بیرۆکەکە چۆن بۆم بیرۆکەتان بیرۆکەکە چۆن من بوو باشە ئەو هەموو پیشانگایە کتێبە کرایە فەرهاد پیرباڵ نەناسراوە ڕێبوار سیوەلی نەناسراوە ئەمڕۆ ڕێبوار سیوەلی خانەیەکی تایبەتی دراوەتێ احترامێکە بۆ کورد یعنی فرێدرا بووم بە زەمەتا من بە پێشنیاری خۆم ئەوە زار بە کاک ڕێبینم گوت ڕاستەکەی گوتم ڕێبین وەرە ئێمە پیشانگایەک بکەینەوە لە ناو پارکی شانەدەری دوو کە ئێستا پارکی شانەدەری دوو تقریبا نیوەی زیاتری لە دەست خۆمە باشە دکتۆرم پرسیارێکم بۆ دروست بوو ئەتوانم لێت بپرسم ئەنجا کە بە ئەوم وتی باش لێرە ئەیکەین پەیوەندیمان کرد لەگەڵ فلان دەستگا و فلان دەستگا و ئەمە دیتمان دەتوانین گوتی تەلەفۆنی کرد ڕۆژێک گوتی فەرهاد شەکە سەرکەوتووە لە پارکی پێشمەرگا پیشانگایەکی گەورە دەکەینەوە واو گوتم براڤۆ جێچ لە منداناوە ئینشاڵڵا نامچە دوای ئەوە پارکی پێشمەرگا گوتیان دەینە ئێرە ئێمەش دەبێت تەئمیمی عەقڵی خۆمان بکەین تەئمیم یعنی چی یعنی بەنەتەوەیی کردنی ڕێبوار سیوەلی نەتوانراوە بەنەتەوەی بکرێ کتێبەکانی وەرە تەرجومەکە بەختیار عەلی نووسەرە باشەکان شێرزاد حەسەن هەتای نەهایی تەرجومەی کە بۆ فەڕەنسی ئەگەر باش بوو دەفرۆشرێ دەبێتە سەروەت بۆ بەختیار عەلی بەختیار عەلی چێ کوردێکە خۆ پارە ناتە خۆڕای سەر دەیداتە پرۆژەیەک بۆ کوردستان کەواتە ئێمە نەمانتوانیوە نووسەری خۆمان یان نووسەر بکەینە نەتەوەیی کردنە نەتەوەیی چییە یعنی بەهایەکی مادی زۆر باشە ئەمڕۆ گوڵە باخان هەموو دنیا پارە نییە
بەڵام دکتۆر بڵێ با قەی ناکە بەڵام با من شتێکی ترت لێ پرسم ترامپ چۆن بوویتەوە ترامپ بە پارە باشە بەڵام ئەوە بەریان جیاوازە منداڵێکی کڕی منداڵ ئەی هاوار باشە دکتۆر فەرهاد منداڵێکی لە باوەشی ژنی داچی دەرێنا کڕی نەتاندیت دکتۆر کەواتە کورد دەبێ بیر بکاتەوە ئۆکێ. تەنیا نەوتی نییە کورد تەنیا هەنار و گەنم و هەنجیری ئاکرێ و ئەوانەی نییە کتێبیشی هەیە نووسینیشی هەیە دکتۆر فەرهاد تۆ وتت فرێدرام بەڵام من ویستم ئەوە بڵێم کە گەورە و بچووکی ئەم کوردستانە گەورە و بچووکی کوردستان بە دەرەوەی هەرێمی کوردستانی جەنابەت دەناسێت و کۆمەڵێک لە گەورە ڕۆشنبیران و نووسەرانی ئێمە دەناسێت جەنابەت سەروەت و سەرمایی بۆ کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەوەی کە خەڵک بتناسێ سەرمایەیە قەیناکە بەڵام بەس بەخۆم سەرمایە یەک فرز لە بەغەڵم دکتۆر فەرهاد سەرمایە گەورە ئەوە نوکتەیە باشە سەرمایە گەورەکە ئەوەیە کە تۆ لە هزر و بیرکردنەوە و دڵ و مێژووی ئەم میلەتەدا ئەمێنیتەوە چی بکەین کە نووسەری کورد بتوانێت بەم شێوازە بناسرێت ئایا لە ڕێگەی وەرگێڕانەوە ئەمە دەکرێت لە ڕێگەی بەجیهانی کردن ینی دانانی ڕەفی کتێبی کورد لەسەر کتێبخانە کوردیەکان ڕەفی کتێبی کوردی لەسەر ناو کتێبخانە کوردیەکان ئەمە چۆن دەکرێت ئەم دەواازە گەورەیە بکرێتەوە بەڕێ سیاسەتێکی کولتوری هەبێ لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سیاسەتی نەوتەیە وەنیا سیاسەتی نەوت چۆنا دیارە سیاسەتی هەنار هەیە قوربانی کاک مەسرور بم هەناری بە ئەو هەڵێ کرد کە زوتیاری کورد هەست بکە کاک مەسرور باسی هەناری مە دەکا دەبینی فەکری بەخۆی کرد دڵنیاییدایە ئەو جوتیارە کە هەنار بەرهەم بهێنێ بۆ سەرمایە بۆ وڵاتی خۆی منیش هەناری دەفرۆشم کاکە ئەوە کتێبە ئێوانە کتێبن برام ئەوانە نەکراونە تا سەروەتێکی نیشتیمانی ئەو کتێبەکانی دکتۆر ڕێبوارە لێمان تووڕا بێ دوات لێمان تووڕە نابێ ڕێبوار ڕۆحمە بە هەدیە داوێتی بە من بادەم هەدیێتەوە باشە سپاس دەکەم تەنیا دەتوانین بە هەدیە بینین کتێبی کەم نووسەر دەفرۆشرێ باوەڕ بکەم من کە ڕەنگە یەکێک بم لە بەناوبانگترین نووسەرەکان لە ڕۆژ ئاوا و باکووریشەوە هەموو کتابم کرایەتە کرمانجی دەستگای ئاوێستا هەرێ دەستگای ئاوێستا داوت کرایە نازانم بەڵام ئەو کتێبانای من هەشتا کتێب زیاترم نووسیا نەبوویتە سەروەتێک بۆ من دکتۆر فەرهاد من سەروەتم بۆ تێ ناگە باشە دکتۆر با باسی شعر بکەین شعری گوڵ بە چەند واو دەنووسرێ گوڵ بە یەک دکتۆر شعری نوێت چی هەیە بەرهەمی ئەوەی کەت بەم ڕۆژانە نووسبێت کتابەکانی خۆم هێنابە هەر لەگەڵی نێوانت باشە گوڵە باغیان من ئەوها بە شخصی ناوت دێنم چونکە کەسێکی نووسەر بووی تۆ شاعیر بووی هەر بەو خەیاڵەوە ئاچەن ێستا ڕۆژنامە نووسێکی سەرکەوتووی زۆر سپاس دەکەم شعریم دوور کەوتومەتەوە لە لێکۆڵینەوە لەبارەی شعرنا لە نووسین بۆچی دکتۆر ژیان وای لێ کردووی یا شعر چیرۆک دەستتدایە هەر شتێک تازە نەبی نەزانم جیاوازە نایکەم ئاخر دیوانی شعریم دەمگوت بۆ دەیگوتنا لەوەیە ئاخر تەجروبەمە تەجروبەی پێش 6 ساڵمە بەڵام حاڵی حاضر مەشغولی لێکۆڵینەوە فەلسەفیەکانم ئەو لێکۆڵینەوانەی کە خۆم حەزم لێیە لەسەر خودا ئیشم کردیە بەردەوامیشم بەش مەسەن سوورەتی یوسفم کردتە کتێبێک سوورەتی یوسف فەزیع جوانە ئەو بەشانەی کە گرنگن یوسف چ دەڵێ واو ئەو هەشتانم حەز لێ ئێستا لە ناو شتانم زۆر باشە هیوای شاعیر لە ئاخیری بتوانن ببنە فەیلسوف دەتوانن ببنە فەرهاد پیرباڵ زۆر باشە دکتۆریان خەڵکێکی زۆر جەنابەت دەبینێت و گوێت لێ دەگرێت دوایین پەیامی جەنابەت وەکو دکتۆر فەرهاد پیرباڵ بۆ خوێنەرانی کورد چییە؟ پەیامی منەوەیە بە کورتی ئەگەر پێم بڵێ من زۆر حەز دەکەم بێمە ناو مەجلیسی ئیدارەی ئەو پیشانگایە بەڵێ چونکە خۆم پێشنیارم کرد و خۆم هەوڵمدا لەگەڵی
کاک ڕێبین برادرم بوو هەنگاوی عملینا و پێم خۆشە کتێب بە خۆماڵی بکرێ زۆر باش کتێبی کوردی هزرینی کوردی بیرکردنەوە بە کوردی نووسین بە کوردی ببێتە نەتەوەیی بە تەنەتەوەیی بکەین لە دەست عەرەب نەبێ خۆیش دەفتی کەرکک نییە برام زۆر باش دکتۆر گیان زۆر سپاس دەکەم کەواتە پەیامی دکتۆر فەرهاد پیرباڵ بە هەمومانەوە بوو کەم جۆرە پێشانگایانە کتێب و نووسین و خوێندنەوە بە خۆماڵی دەکات لە پێشانگای کتێبی کوردیەوە لەگەڵتان بووم سپاس بۆ میوانەکەم بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ مامۆستای زانکۆ دکتۆر نووسەر شاعر ڕووناکبیری کورد کە لەگەڵمان بوو دەگەڕێمەوە لایەوە لە ستەدیۆ ناوەند